لە سایە ئەو ئاڵانگیریە ئابووریە سەختانەی ڕووبەڕووی عێراق و هەرێمی کوردستان بوونەتەوە. پرسی پاراستنی کەرتی وزە و دابینکردنی ژینگەیەکی ئارام بۆ کۆمپانیا بیانیەکان بووەتە پێشینەی کارەکانی ناوەندە بڕیار بەدەستەکان. دوای زنجیرەیە کێرشی درۆنی و وەستانی هەناردەی نەوت و بەرەمێنانی غاز کە زیانی گەورەی بە بودجەی گشتی گەیاند، ئێستا حکوومەتی فیدراڵ و هەرێم لە سەر پلانێکی نوێی ئەمنی ڕێککەوتون وەک هەوڵێک بۆ گێڕانەوەی متمانەی کۆمپانیا نێودەوڵەتیەکان تاوەکو ئاستی بەرهێمێنان بۆ دۆخی پێش و بگەڕێننەوە. بەپێی بەدواچوونەکانی پەیام، پاراستنی کێڵگە نەوتیەکانی هەرێمی کوردستان لەسەر سێ ڕێگەی سەرەکی داڕێژراوە. یەکەم و گرنگترینیان بریتیە لە پێدانی گەرنتی ئەمنی ڕاستەوخۆ لەلایەن حکوومەتی فیدراڵەوە. بەغداد بە فەرمی بەڵێنی داوە کە ڕێگری بکات لە هەر هێرشێکی درۆنی کە لەو ناوچانەوە ئاراستە دەکرێن کە لەژێر دەسەڵاتی سەربازی حکوومەتی ناوەندیدان. ئەمەش وەک وەڵامێک دێت بۆ نیگەرانیەکانی کۆمپانیا بیانیەکان کە پێشتر بەهۆی ناسەقامگیری ناوچەکە و هێرشە بەردەوامەکان کارەکانیان سست کرد بوو یان ڕاگرت بوو. جگە لە گەرنتیەکانی بەغداد، دوو ڕێگەی دیکەی تەکنیکی و مەیدانی خراونەتە بواری جێبەجێکردنەوە. ڕێگەی دووەم ڕێگەدانە بە خودی کۆمپانیا نەوتیەکان بۆ ئەوەی سیستەمی بەرگری پێشکەوت و ئامڕازی خۆپارێزی لە ناو جەرگەی کێڵگەکاندا جێگیر بکەن. ئەمەش سەربەخۆییەکی ئەمنیان پێدەبەخشێت بۆ بەرپەرشدانەوەی مەترسیە خێراکان. هەرچی ڕێگەی سێیەمیشە پێکێنانی هێزێکی ئەمنی هاوبەشە لە نێوان عێراق و هەرێمدا کە ئەرکی ئەم هێزە پاراستنی تەواوی دامەزراوە نەوتیەکان و دابینکردنی پشتێنەیەکی ئەمنی تۆکمەیە لە دەوروبەری کێڵگەکان تاوەکو ڕێگری لە هەر دزەکردنێکیان هێرشێکی زەمینی و ئاسمانی بکەن. لە ئێستادا 4 کۆمپانیای گەورەی جیهانی کە پێکاتون لە HKN و هەنت ئۆیلی ئەمریکی، DNO نەرویجی و گەڵف کیستۆنی بەریتانی زۆرینەی هەرە زۆری نەوتی هەرێمی کوردستان بەرهەم دێنن. بەپێی پێشبینیە ئابوووریەکان بە کاراکردنەوەی ئەم پلانە ئەمنیە و دەستپێکردنەوەی کارەکانی ئەم کۆمپانیایانە ئاستی بەرەمێنانی نەوتی هەرێم دەگاتەوە زیاتر لە 220,000 بەرمیل لە ڕۆژێکدا. ئەمەش پاڵنەرێکی بەهێز دەبێت بۆ بوژانەوەی داهات. لەو بارەیەوە سەباح نوعمان وتەبێژی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق دووپاتی کردەوە کە عەلی زەیدی سەرۆکوەزیران و فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان گەرنتی تەواوی پاراستنی کێڵگەکانی داوە و لە بەرامبەریشدا داوای لە کۆمپانیاکان کردووە بە خێرایی دەست بە زیادکردنی وەبەرهێنان و هەناردە بکەنەوە. هاوکات لیژنەیەکی تەکنیکی لە وەزارەتی بەرگری عێراق کە سەردانی کێڵگەکانی هەرێمی کردبوو راپۆرتێکی وردی داوەتە فەریق ڕوکن عەبدولئەمیر یاڕەڵڵا سوپاسسالاری عێراق بۆ جێگیرکردنی ڕێکارە سەربازیەکان. لەلایەکی دیکەوە بۆ پڕکردنەوەی کلێنە یاسایەکان و ترساندنی لایەنە تێکدەرەکان ئەنجومەنی باڵای دادوەری عێراق ڕۆژی چوارشەمە بڕیارێکی مێژوویی دەرکرد کە لەمە دوا مامەڵەکردن لەگەڵ درۆنەکان لە دەرەوەی چوارچێوەی یاسا دەخرێتە خانەی تیرۆرەوە. بەپێی یاسای ژمارە 13 ساڵی 2005 هەر کەسێک بەبێ مۆڵەت درۆن دروست بکات یان هەڵی بگرێت یان بۆ هێرشکردنە سەر دامەزراوە دەوڵەتیەکان بەکاری بێنێت ڕووبەڕووی سزای زیندانی هەتایی یان لە سێدارەدان دەبێتەوە. ئەم وەرچەرخانە ئەمنی و یاساییە هەوڵێکە بۆ گێڕانەوەی متمانەی وەبەرهێنەرە نێودەوڵەتیەکان کە بەهۆی هێرشە بەردەوامەکانەوە تووشی زیانی گەورە دەبوون. ئێستا چاوەکان لەسەر جێبەجێکردنی کردداری ئەم پلانانە و دەست پێکردنەوەی ڕێڕەوی هەناردەی نەوتن بۆ بازاڕەکانی جیهان.